تارمایە مەترسیدارەکانی کۆرۆنا بەردەوامە. ئەم جارەیان یەخەی بە کچاکرێکارێکی نیپاڵی گرت. مەرگێک لە غوربەتدا دوور لە خانەوادە و منداڵەکانی مەراسیمی ناشتنی بۆ دەکەن. ساماشا تەمەن 40 ساڵ باهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. دوای ئەوەی کە ئێمە وەسایەکەمان تەرجمە کرد وڵاتی نیپال قبوڵی گەڕانەوەی ئەم کچەی نەکرد بۆ نیپال لەبەرەوەی ڤایرۆسی کۆرۆنای هەیە، لەبەرەوەی ئێمە هەستاین بە مەراسیمەوە دەتوانین بە دنیا دەرەوە بڵێن کە ئێمە ئینسان دۆستین بەدەر لە هەر شتێک بەدەر لە ڕەنگ و بۆنێک و خەڵکیی زۆر ئامادە بوو بە تایبەت ئەوەی کە بۆی زۆر بۆ دڵگرانە ئەو خاتونەی کە پێشتر لە ماڵەکەیدا کاری کردو ئێستا لێرەیە دڵنیابەوە لە خۆیان زیاتی بۆ دڵگرانەوە ئێمە هەمومان دڵگرانی بۆی و ڕێڕوسمیشی جوانمان بۆ شایستەمان بۆ ئەنجامدا. نەریتە ئاینیەکانی بۆ ئەنجام دەدەن. لەسەر 4 ئاینی جیاواز سرودی ئاینیان لەسەر تەرمەکەی خوێند. هاوڕێکانی بە حوزنەوە دوامەڵ ئاوای لێ دەکەن. ئەوە نامەکە شێمسەها هاتووە سولێمانی ماڵە ئیسەکە ئێستا ناخۆش بوو ئەو تەکسی هاتووە بردودی خەستەخانە ئەوە تەکسی بردودنی کۆمەنە هەمووی هەورەیە هەورە یەکتری هەیە بەڵام تۆزە جەختە بەرزە بوو جەلە لێداوە تەکسەکە مردە بوو تێکۆچن. جیاواز لە هاوڕێ و ڕێکخراوەکانی بواری کرێکاران ئامادەبوونی ئەو خێزانە بوو کە ئەو کچە کرێکارە لە ماڵەکەیدا زیاتر لە ساڵێک کاری کردووە. ئەوان نیگەرانن بۆ مەرگی ساماشا و دەڵێن وەکو ئەندامێکی خانەوادەکەمان بوو. بەداخەوە بۆ مردنی سیام چکە تقریبی ساڵێک لە لای ئێمە بوو وەروکو ئەندامی خێزانەکە سیرمانە قەت بە چاوێکی مەسەلەن ئیشکەروانە سێرمان نەکردەوە ویژەر عینەن شت وەکو خوشکی خۆی سەیری کردن دایکم وەکو دایکی خۆی هین کردووە زۆر زۆر باش بوو لەگەڵمانە ئێمەش هەر عینەن شت. ساماشا یەکەم کرێکاری بیانیە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی گیان لەدەست بدات. ئەگەرچی چەند جارێک هەوڵدراوە تەرمەکەی بگەڕێنرێتەوە بۆ زێدی خۆی، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە وڵاتەکەی قایل نەبوو مەرگی ئەو کچە کرێکارە لە ئامێز بکرێت. هەورە زەحمەت شار پرێس سلێمانی.